کوێستان دڵ دەبێتە بریانی بۆچی ژەم و کوریانی ئۆی زولفی پەرێشان بووە شێواوە بە زریانی ئای لە داوی زولفت کەوتم بۆچی تۆم لە فریانی ئای ڕوح دەردەچێ بە پێوە دەردەبینم گریانی ئای لە گۆشەی مەیخانەدا دانیشتوم بە پنهان بەداڵغەی ئەوە مەستم ئەویش خۆی و ویژدانی لێی گەڕێن با ڕوح دەرچێ بەشکم کە پێ بزانی بەشکم هەستی پێ بکەی سەرکردای دڵانی ئای بەشکم مەستی پێ بکەی سەرکردای دڵدزە لێیدەن بەگرژی لێیدەن زێدە لەگەڵ بارزان ئای لەبەر دەڕەش میوانە شانازیە بۆ بۆکەن ئای بۆ کاوتریایی بڵا خۆی و مشتەریەکانی بەسڵاو لە خاوەنەکەی بۆ زودی عەبدوڕەحمانی ئای سڵاو لە خاوەنەکەی بۆ کاک عەبدوڕەحمانی ئەی من گلۆ بەخێر بێشانم داوە وەشانی لەخوای دەپاڕێمەوە نەشێشم پەشیمانی ئەوە بۆکانی دەیڵێ ئەوە بۆکانی دەیڵێ سەرنجدە بەندانانی کاکە لە خزمەتاندام هەتا بەری بەیانی بۆ کاوتریایی بڵا خۆم بە بەختە وەرزانی هەردەم لە خزمەتیاندام تەک تەک مشتەریەکانی هەردەم لە خزمەتیاندام سڵاو لە مشتەریەکانی ئای بەندی بزکردۆ لۆنا پەکشانە لێک هەڵاوە هەزار کەسی بەستە زمان وەکو من بۆ ناڵاوە من بە دوای تۆ کەوتم تۆش خستم تا ئەو ساڵاوە ویستان مۆدیل بادینی هەر لە خۆ دەکاڵاوە ئۆی دەروونم بۆ دەسووتێ لە ناخمدا هەڵاوە پشتی سەما بۆکانی غەمت هێن مەشاڵاوە ئای دڵ پەروانەی تەوافتە بە دوای بەژن و باڵاوە سەرگەشتە دەخولێتەوە لە نێو سینەی واڵاوە ئەگەر نابی بە یارم دەوڵە زیاد و ماڵاوە بۆ کافتریایی بڵا نیشتوم لە کافتریاوە ئای لە نێو شاری بەردەڕەش پەسەندی هەموو لاوە خاوەنی عەبدوڕەحمان ویش دەرەجەیەک پیاوە ئای لە لای ئیمان گلۆمە ئاوا دەعوەت کراوە ئای حاجی دیدارم هێنا زۆری عەزیە کێژاوە ئەم ئێواری ڕەحمان ئەوەی بۆ من جێڕاوە ئەم ئێواری ڕەحمان ئەوەی بۆ من جێڕاوە گوتی ئەوەی بۆکانی تۆ بیکە بە هۆنراوە سەد سڵاو لە بەردەڕەش لە نێرم مەوسڵاوە بە دەروازەی ڕاپەڕین لەو دەبەرە ناساوە
لێرە نەماوە سەڵاو لە نەبیل شاجوانی دیوەخانان بۆ خۆت ببەم مەلیکە بەس بنێرە فەرمانان بەس تۆ ئەمر کە بە من حازرم بۆ ڕوحدانان مان و نەمانم بە تۆی بە مۆدیل و ئەرکانان بەس داوایەکەم مەیە لێم مەدە تیروتانان ناتوانن وەسفی تۆ بکەن هەرچی ئەدیب و زانان دیدارت مەرهەمێکە بۆ سەرازار و زەنەن دنیا ڕوونە بە تۆوە وەک زەردەی دەم بەیانان ڕاز و نیازی چاوانت هەل نابنهێن بەمانان سوێندێ دەخۆم بە ڕەنگی زەردی هەموو بێنانان ئەگەر بکەومە سواڵیە بۆ جوانیت لە کۆڵانان ئێستا دەست بەردارن نیم تا دەچمە گۆڕستانان مۆسیقالیە دەرانم مام بەرزان لەگەڵ زێدەم بۆ کافتریایی بڵە بەخۆ بە مشتەریەکەم خاوەنی ئەی بەنگلۆ چۆن لەگەڵ عەبدوڕەحمان خودایە بە دووریەکەی لە شێش شەو دەرد و خەمە زەبتی دەکەم لە بەندان تۆ مارگە و سیری سۆلاب هەرچی دەڵێن بە چاوان ئەو گۆرانیە تایبەت سڵاو لە نێسیربان بۆ نێسیربان کە تۆ سڵاو دەکەم لەوان یوسف ئیسرائیلی کوا هەموو ئیسرائیلیەکەم لەوێ شەمسیەی هەیە هەم لێرەش لە کوردستان بەندان بۆ مامۆستا بەختیار سەرپەرشتی کارەکان سەرپەرشتی کافتریا حەک بە دوور بێن لە خەمان ئاوات بۆکانی دەینێ ئاوات بۆکانی دەینێ بە هەڵبەست و بە شێعرە حاجی دیداری اخلاص سڵاوی لێبن سڵاو لە خالقی مەناخەنێ وەسفت غەرقینەکەم هەموو ئەو هەڵبەستانە نیگای دوو چاوی جوانم دەرمانی گشت خەستانە دڵم وەک دارێکی پیر شکا لەو دارستانە بەدەستی ناسدارێک بوو بە پەیوەندی دۆستانە ئێستا ژەوهەر یەکەمی نێو گشت خۆشەویستانە ئاواتی دڵم بوو گەر بگرم ئەو دەستانە تێڕامێنم لەو چاوەی دڵی بردم مەستانە خۆم بکەم بە خاوەنی شۆخی ئەو شارستانە ئای دڵمی بۆ
سەماگێ زستانە سینە و ناخەم ورکانە هەنا سەماگ زستانە یادی مامۆستامان لێ و یادی بازی بێریانە یادێک لێ لە زیرەک بولبولی بۆکانە ئۆی نەخێر مڵکی بۆکانیە هی هەموو کوردستانە ئای لە ئاسڵا و ئاوازە بەو خوایە هی ئەوانە ئەی وەمەکە 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 ئەوە کاری شەیتانە ئای وەمەکە 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 ئەوە کاری شەیتانە ئای دایکم دیارە وەمەکە بۆمان دێیە سەکانە ئەو گۆرانیە بە تایبەتێ بۆ کاک عەبدوڕەحمانە ئەم شەو میوانی منن ئەم شەو میوانی منن بەخێر بێنە و کوڕانە ئەوانش بۆی دەڵێن لە خزمەتی ئەوانە سڵاو لە ئاسایش هەرچی لە ئاسایشانە سڵاو لە مکافەعە سڵاو لە مکافەعە ئەو هەموو قارەمانە سڵاو لە پۆلیسەکان خۆشی پۆلیسەکانە سڵاو